سڵاو ئازیزان، من دیا جعفر خوێندکار لە کۆلێژی پزیشکی گشتی زانکۆی سلێمانی. ئینشاڵڵا لە زنجیرە ڤیددیوەکە باسی بابەتێکی گرنگەکەین، ئەویش بە ناونیشانی بۆ ماوەزانی، بە تایبەتیش لێکدانە بۆ ماوەییەکان و بە تایبەتتریش لێکدانی جوتە دووڕەک بوون. بەو هیوای کە سوودی لێ ببینن، پێشەکی ئەمەوێ سوپاسێکی تایبەتی کاکە محەممەد کەم بۆ ڕەخسانی ئەم هەلە، هیوام سەرکەوتن و سەرفرازی و لە شتاقیەتی. ئازیزان، طبعاً بابەتی بۆ ماوەزانی بە دوور نییە لە بیرکاری، یانی بۆیە ئومێدوارم کە لایەنی بیرکاریەکە پشتگوێ نەخرێت لە کاتی سعیکردن لەم بابەتە، ئەگەر ئەتانێ یعنی لەم بابەتە تێبگەن، ئەتانێ شارەزاییتان هەبێت لەم بابەتە، ئەبێ لایەنی بیرکاری بەڕاستی پشتگوێ نەخرێت و بە هەمان شێوە لایەنی لۆژیکیش. بەنمونە مەبەستم لە چێ لایەنی لۆژیک، یعنی جاری وا هەیە پرسیارەتە بەردەممان کە وەچەکان بۆ ناگەر لێکدانی ڕۆکی پۆڵکە باسکەین، وەچەکان ڕەنگی تۆیان فەرقی هەیە لەگەڵ ڕەنگی تۆوی باوانیان بۆن، ئەگەری هەیە پرسیارێکی وا بێتەوە بۆ نمونە لەوانێ. بۆیە ئەگەر لۆژیکیانە بی لەمە نەکەینەوە، لەوانێ بە هەڵای بچین، لەوانێ واسکەین هەر خودی پرسیارەکە هەڵێ. بۆیە پێویستمان بە لۆژیکە بێت، بۆیە ئەم دوو لایەنە پێویستەکە لە خەیاڵمان نابن تاوەکو ئینشاڵڵا تێگەیشتێکی باشترمان هەبێت بۆ ئەم بابەتە. ئامانجەکانمان چین؟ ئامانجەکانمان خاڵی یەکەم ئەوەیە کە شارەزای پەیدا بکەن لە لێکدانە بۆ ماوەییەکانە، و خاڵی دووەم وەڵامدانی پرسیارەکانی تایبەت بە لێکدانە بۆ ماوەییەکانتان بۆ ئاسان بکەین، ئەویش لە ڕێگەی باسکردنی کۆمەڵێک تێبینی و بنچینەی گرنگ کە لەوانەیە لە کتێبەکە بوونی هەبێ، بەڵام ولۆ بڕام کە یعنی بیشی زان، بەڵام ئەمانە ئینشاڵڵا بە تایبەتی باسییان کەین تاوەکو تەرکیزێکی باشە بخەینە سەر، و تاوەکو ئێوەش ئینشاڵڵا گرنگێکی باشی پێ بدەن لە شیکارکردنی پرسیارەکانی تایبەت بە لێکدانە بۆ ماوەییەکان. و تێگەیشتن لە لێکدانی جوتە دووڕەک بوو بەشەیەکی تایبەت. مەبەستمان لە چییە بەشەیەکی تایبەت؟ مەبەستمان لەوەیە کە عادەتەن کە ئەم بابەتی لێکدانی جوتە دووڕەک بوون بە تایبەت کە باسەکرێ، لەوانەیە بە شێوەیەک تا ڕادێک بە یەک شێوە لەوانەیە زیاتر گوێمان لێ بوو بێ لێکدانی جوتە دووڕەک بوون، لەوانەیە هەر بەشەی کتێبەکە شەرح بکرێتەوە، باتە باڵین شەرح بکرێت و ڕوون بکرێتەوە، بەڵام ئێمەمانەیە ئینشاڵڵا جارە بەشەیەکی تایبەت لەم زنجیرە ڤیددیۆیانە باسی بکەین، تاوەکو ئینشاڵڵا تێگەیشتنێکی تایبەتتان بۆی هەبێ. و پێش ئەوەی ئەم ڤیددیۆیە کۆتایی پێبێنین، ئەمەوێ باسیکی ئەزمموی خۆمتان بۆ کەم وەکو خوێندکارێک لەسەر ئەم بابەتە. ساڵی 2020 من وەکو هەر خوێندکارێکی پۆلی 12 لە قوتابخانەی لە ئامادەی سەلاحەدینی کوڕان لە شاری سلێمانی کە قوتابخانێکی حکومیە، ئیمتیحانێکی ڕۆژانەمان هەبوو کە مامۆسای ئازیزم، مامۆسای زیندەزانیم، مامۆسا حسێن، ئیمتیحانێکی ڕۆژانەمان هەبوو. هی ئەو لە کاتی وەڵامدانی پرسیارەکانە ناڕەحەتیەکم هەستم بەڕ ناڕەحەتیەکە کرد، یعنی لە وەڵامدانی ئەو پرسیارانەیە، بۆیە یعنی هەستێکی تا ڕادێک ناخۆش بوو، یعنی چونکە من یعنی پێشتر لەوانەیە بابەتم بەرگوێ کەوتە بێ، بەڵام هەتاکو ئێستا لەوانەیە نەتوانم یعنی وەڵامی پرسیارێکی ڕۆژانە نێمەوە بۆ ئەو کاتە قورس بوو، یعنی بۆیە لەو کاتەوە لە دوای ئەو کاتەوە بڕیارمە کە ئینشاڵڵا تێگەیشتنی خۆم بۆم بابەتە زیاتر کەم، تاکو ئینشاڵڵا بە ڕێگەیەکی ئاسان و بە کاتێکی کەم بتوانم ئینشاڵڵا وەڵامی دروست بدۆزمەوە. وەیتر بەشێکی باشی کاتی پۆلی 12 تەرخان کرد بۆ ئەم بابەتە. ئیتر لە کاتی شیکارکردنی پرسیارەکانی بە تایبەت یعنی جوتە دووڕەک بوون، هەستم بە پەیوەندیەکی بیرکاریە کرد، یعنی کە هاو بەشە لە نێوان بەشێکی ئەو پرسیارانەیە. ئیتر ئەلحەمدوللا پەیوەندی بیرکاریشم دۆزیەوە، و دواتر بە بەکارهێنانی ئەو پەیوەندی بیرکاریە ئەمیست شیکاری پرسیارەکان کەمەوە، ئەلحەمدوللا ڕاستیش دەرەچوو.
لەوانێت تا ڕادێگەم باوەتی کەس هەوەتان باسەکەم ناڕوون بێت لاتان بەڵام انشاءڵە لە داهاتووە زیاتر ڕوو نەبێتەوە بۆتان. بۆیە ئیتر لەو کاتەوە ئیتر هاوڕانی خۆم لێ ئاگدار کردووە لەم ڕێگەیە و پێم خۆش بوو ڕای مامۆسای زیندەزانی خۆم مامۆسا حسێن وەربگرم و من لێرە زۆ سپاس یەکەم و بەهاندێکی بەردەوامی خۆمی ئەزانم بەڕاستی ڕێوسڵی تایبەتیم بۆ هەیە ڕای ئەویشم وەرگرت لەسەر ڕێگە کە ئەویش بەلای و ڕێگەیەکی زۆر باش بوو الحەمدوللا هەتاوکو ئێستا هەتاوکو ساڵی 2023 الحەمدوللا فیدباکەکان و ڕایەکان لەسەر ئەم ڕێگەیە یعنی الحەمدوللا باش بوون. تاوان ئەم ڕێگەیە ئەکرێ وەک ڕێگەیەکی تر بۆ نە بە هەڵە بەکاربێ بۆی لەوانەیە شیکاری هەڵە بە بۆیە ئەبێ سەرەتا فێریۆ بین کە چۆن بەکاری بین جارێ بزانین ڕێگەکە چییە اینجا دواتر بە ڕێگەیەکی دروست بەکاری بین تاکو و انشاءڵڵا وەڵامی پرسیارەکان بە کاتێکی کەم بدەینەوە و بە دروستیش وەڵامیان بین. پێشەکی ئەمەوێ انشاءڵڵا وەڵامی هەندێک پرسیار بدەمەوە کە لەوانەیە بۆ هەنێک لە ئەوانی کە لەم بابەتە ئەیانوێ شارەزابن جێی پرسیار بێت. سەرەتا باوان چیە کاتێڵین باوان بەمانەی ئەو تاکانەیەت کە وەچەکانیان لێوە پەیدا بن وەکو لەم لێکدانەیە کە ئاماژەمان پێیاوە لەم لێکدانەیە R capital R small ئەمە لێکدانێک ئەمە باوانێکە R capital باوانێکی ترم کەواتە کاتێڵین باوان بەمانەی ئەو تاکانە دێن کە وەچەکانیان لێوە پەیابن وەک لێرە دیارە. زۆر باش. ڕوخساری زاڵ و ڕوخساری بەزی و چین ئەگەر بنمونە ئێمە ڕۆکی پۆڵکەی باخچە بنمونە بینینەوە یعنی باسی سیفەتێکی مندڵی بکەین ڕوخساری با بڵین سیفەتی ڕەنگی تۆ بهێنینەوە بنمونە ڕەنگی تۆ ڕوخساری تۆ زەردمان هەیە لەگەڵ ڕوخساری تۆ سەوزە ڕوخساری تۆ زەرد بە ڕوخسارێکی زاڵ هەژمارەکرێ بۆچی لەبەر ئەوەی ئەم ڕوخسارە لە تاکێکا دەرەکەیە کە تەنها یەک ئەلیلی زاڵی هەبێت یعنی پێویستی بە دوو ئەلیل نییە هەر یەک ئەلیلی زاڵ بەدی بکرێت کە تایبەت بە ڕەنگی تۆ یەکسەر ڕەنگی تۆی پۆڵکەی باخچەکە تۆ زەرد دەرەچێت. مەبەستمان لە ئەلیلی زاڵیش چییە؟ ئەگەر بە پیتەکان بینوێنین بە پیتەکان ئەلیلی زاڵ و بەزی و کەپیتەڵ بەمانای زاڵێت سمۆڵیش بەمانای بەزیوێت ئەمەیان زاڵ ئەمەشیان بەزیو کەواتە ئەگەر تاکێک هەبوو تەنها یەک ئەلیلی زاڵی هەبوو بۆ نمونە لەم باوانەیە کە باوانی مێیە لێرە یەک ئەلیلی زاڵی هەیە وەک ئەیبینن لێرە یەک ئەلیلی زاڵی هەیە ئەوە ئەم باوانە ئەگەر بنمونە بۆ ڕەنگی تۆ باسی بکەین ئەتوانین بڵین ئەگەر باڵین پیتی R ئاماژە بێ بۆ سیفەتی ڕەنگی تۆ ئەڵین ئەم باوانە ڕوخساری زاڵی هەیە ئەڵین ئەم باوانە تۆ زەردە وەلەو لە یعنی کتێبەکەیە ڕاستە کە ڕەنگی تۆ بە R لەوانەیە هێمای بۆ نەکرابێ بەڵام لێرا بۆ ئاسانکاری ئەمە بەکارێنی ئینە ئەوەی کتێبەکە چۆنە ئاوا داواکراوە لێتان. زۆر باشە. ئەی چۆن ڕوخسارێکی با بڵین بەزی و دەرەکەیە ڕوخساری بەزی و بە دوو ئەلیلی بەزی و اینجا دەرەکەوێت لەو تاکەیە بۆ نمونە ئەم تاکەی کە ئێستا دایانین ئەم تاکە بە نمونە لە لێکدانێکەوە دروست بوو لێرەیە دوو ئەلیلی بەزی و بەدی ئەکرێ کەواتە بەم تاکاڵین چی؟ بەم تاکاڵین
تۆ 100 دەرەجە، یعنی ڕوخسارێکی بەزیو. بەهۆی چیەوە؟ بەهۆی بوونی دوو ئەلیلی بەزیوە. کەواتە کات دوو ئەلیلی بەزیو هەیە ڕوخسارەکەش بەزیو دەرەچێ. بەڵام ئەگەر تەنها یەک ئەلیلی زاڵبوونی هەبێ وەکو لێرەیە کە ئاماژەمان پێە، ئەوە یەکسەر ئەڵێین زاڵە، واڵین تۆ زەردە، واڵین تۆ زەردە. بۆچی؟ چونکە تەنها یەک ئەلیلی زاڵبوونی هەیە. ئەمە زۆر گرنگە بۆ سەرەتا بزانرێت. زۆر باشە. سەبارەت بە بابەتێکی تر یاخۆ باڵین پرسیارێکی تر، ئەویش تاکە دووڕەگبوون و جوتە دووڕەگبوون. تاکە دووڕەگبوون لێکدانێکە لە نێوان دوو باوانە تایبەتە بە یەک سیفەت. یعنی تاکە دووڕەگبوون یەک جۆر پیت ئەبینرێت. کاتیاڵین یەک جۆر پیت یعنی جۆری پیتەکە یەک پیتی ئەبجەدی ئەبینرێ، یەک لە ABCD بۆ نمونە لێرەیە R ئەبینرێت، تەنها پیتێکی تر نابینرێ. بۆ نێمە لێرە لەم ڤیددیۆیە پیتی ئارمانداناوە بۆ ڕەنگی تۆ، کاتە لێکدانی نێوان دوو باوانە سەبارەت بە سیفەتی چی؟ ڕەنگی تۆ. ئەمەیان تۆ زەرد دەرەچێ ئەگەر باسی ڕۆکی پۆڵکەی باخچە بکەین، ئەمەشیان هەر تۆ زەرد دەرەچێ. کاڵین تۆ زەرد دەرەچێ یعنی تۆ زەردە باوا بڵین. کەواتە ئەمە باوانێکیانەوە ئەمەش باوانێکی تریان. ئەم باوانیان لە ڕووی تۆوە لە ڕووی ڕەنگی تۆوە زەردە، ئەوەی کەشیان بە هەمان شێوە. ئەمە چیە؟ تاکە دووڕەگبوونە. تاک یعنی چی؟ یعنی لە یەک سیفەتە. جوتە دووڕەگبوون یعنی دوو سیفەت، یعنی دوو جۆر پیت، یعنی پیتی R ئەبینرێ، پیتی بیش ئەبینرێ. بۆ نە پیتی بی ئەکرێ بڵین چی؟ ئەکرێ بڵین ڕەنگی گوڵە بە نمونە. کەواتە ئاڵین گوڵی با بڵین ڕۆکێکی پۆڵکەی تۆ زەردی گوڵ ئەرخەوانی لێکدانی پێکراوە لەگەڵ ڕۆکێکی تۆ زەردی، ڕۆکێکی پۆڵکەی باخچەی تۆ زەردی گوڵ سپی. کەواتە ئەمە بریتە لە تاکە دووڕەگبوون جوتە دووڕەگبوون. تاکە دووڕەگبوون یەک سیفەتە لێکدانەکە دەربارەی یەک سیفەتە، یعنی لە یەک سیفەتە. بەڵام جوتە دووڕەگبوون تایبەتە بە دوو سیفەت. ئەمانەش بریتی بوون لەوە. کۆتا بابەت ئەویش ئەوەیە چۆن گەمیت دروستە بێ. طبعاً ئێمە باوانمان هەن گەمیتە خانەکان بۆ زۆربوون پێویستن. یعنی بۆی تاکێک دروست بێ، ئەگەر ئەمە تاکێک بێ بۆ نەخانە، ئەمە لە شەخانەیەک بێ، پێویستەکە بۆ سیفەتێکی دیاریکراو دوو ئەلیلی تیا بێ. ئیترام دوو ئەلیل لە هەردووکیان R کەپیتاڵ وەک لێرەیە ئەکرێ R کەپیتاڵ R سمۆڵ بێ، ئەکرێنە هەردووکیان R سمۆڵ بێ. گرنگەوەی دوو ئەلیل بوونی هەبێ. ئەمەش چۆن ئەبێت؟ یعنی ئەم وەچەیە چۆن دروستە بێ؟ ئەبێت هەر یەک لە باوان بۆ نە لێرەیە، هەر یەک لە باوان، ئەمە باوانی یەکەم، ئەمەش باوانی دووەم، یەک پیت لە هەر یەکێکیانەوە یەک بگرن و وەکو لێرەیە وەچە دروستە بێ ئەبن بە دوو پیت. یعنی ئەم دوو پیتانەی ئێرە لە وەچەکانە هەر پیتێکیان لە باوانێکەوە هاتووە. چۆن؟ بۆ نمونە ئەم باوانی ئێرە، باوانی مێیە بۆ نمونە R کەپیتاڵ R سمۆڵە. بۆ دروستبوونی گەمیت پێویستەکە چۆن بێ؟ پێویستەکە دوو جۆر گەمیت دروستکە. بۆچی دوو جۆر؟ لەبەرەوەی دوو جۆر چی هەیە؟ ئەلیلی هەیە بۆ هەمان سیفەت. باسی یەک سیفەتەکە ئێمە وەکو لە بیدایەت و تومانە ڕەنگی تۆ. کاتە کە دوو جۆر ئەلیلی هەبوو بە هەمان شێوە دوو جۆر گەمیتی شێبێ. کاتە جۆری ئەلیلەکان یەکسانە بە ژمارەی جۆری گەمیتەکان. لێرە یەک جۆر ئەلیلمان هەیە. یعنی چی یەک جۆر ئەلیل؟ یعنی هەردووکیان کاڵین جۆر لە ڕووی کەپیتاڵ و سمۆڵەوەڵین، چونکە باسی یەک سیفەتەکەین ئێمە. بەڵام کاتێڵین جۆر لێرەیە بۆ ئەم بابەتیان
باسی کاپیتال و سمۆڵەکەین کەواتە یەک جۆرمان هەیە کە هەردووکیان کاپیتاڵن بۆ یەک جۆر گەمیت دروستەکەن کەوانیش چییە کەویش چییە ئار کاپیتاڵە لە هەردووکیانە ئار کاپیتاڵە بەڵام لێرە دوو جۆر ئەلیلمان هەبوو بۆ دوو جۆر گەمیتی بۆ دروستکردین گەمیتێک ئار کاپیتاڵی تیا و گەمیتە ئار سمۆڵ ینی بەو جۆرە بۆیە لە کاتی دروستبوونی وەچەکانە ئەم گەمیتانە یەکەگرن کە یەکەگرن ئەم گەمیتانە چۆنێتی یەکگرتنەکانیان چۆنە ناکرێ لە یەک باوان گەمیتەکان یەکتر یەک بگرن بۆ نەم ئەمە باسی حاڵەتێکی ئاساییەکەین باسی سیفەتی مەندڵی شەکەین بەڵکوە بێ چۆن ڕووبە بەڵکووە بێ بەم جۆرە بێ گەمیتێک لێرە یەک بگرێ ئەکرێ یەک بگرێ لەگەڵ ئەم گەمیتیان یاخود لەگەڵ ئەم گەمیتیان ئەگەرە یانی شتەکە ئەگەریش لە بەندی حوتەمە باس کراوە و ئەمە ئەکرێ لەگەڵ ئەمان یەک بگرێ ئەشکرێ لەگەڵ ئەمان ینی هەرێکێک لەم گەمیتە لەم دوو گەمیتانە لە هەرێک لە باوانە ئەکرێ یەک بگرن و وەچە دروست بکەن ئەمەش وەچەکانە کە گەری هەیە 150 بەم جۆرە بێ یاخود 150 بەم جۆرە بێ کەواتەمە شێوازی دروستبوونی گەمیتەکانە باسی کۆمەڵێک ڕێگا و کۆمەڵێک تێبینی دەکەین سەبارەت بە لێکدانە بۆ ماوەییەکان و بە تایبەتریش لێکدانی جوتە دووڕەک بوون کە لە کتێبی زیندەزانی پۆلی 12 لە بەندی حوتەم کەرتی دووەمدا باس کراوە بەو هیوای سوودی لێبینن طبعا لە بیدا تا 4 تێبینیمان هەیە بەس ئەتوانین انشاءڵڵا لە یەک تێبینیان کۆی بکەینەوەانە باشە ئەم 4 تێبینە زیاتر بۆ وردەکاری زیاترە باشە تێبینە گشتێکە ئەڵەجی لە کاتی لێکدانە باڵین بۆ ماوەیەکانە پەیوەندی نێوان یەکڕەگی زاڵ لەگەڵ بەزیوە پەیوەندی لە باوان و وەچەکانە پەیوەندێکی پێچەوانێ چۆن یعنی ئەگەر باوان وەک لە تێبینی یەکەمان نووسراوە گەر لە باواندا ئیتر یەکێک لە باوان بیان هەردوو باوان بێت یەکڕەگی زاڵ هەبوو ئەوە وەچەکان بەزیویان تیان نابێت کاتە ئەگەر ئەم هەبوو ئەو بوونی نابێت طبعا ئەم نمونانی باسێکین باسی ڕۆکی پۆڵکاکەین ئەو جۆری کە مەندڵ تاقیکردنەوەکانی لەسەر کرد باگداری ئەو بین زۆر باشە کەواتە پەیوەندێکی پێچوانیان هەیە ئەگەر لە باوان ئەم هەبوو لە وەچەکان ئەم بوونی نابێت باسیشمان کرد و دووبارەیەکەمەوە ئەم دوو خاڵەیان کاتی وشەی باوانمان هێناوە یەکێک لە باوان یان هەردوو باوان ئەکرێت و ئەگونجێت باشە بۆ خاڵی سێم و چوارەم گەر لە وەچەکان بەزی و هەبوو ئەوە باوان یەکڕەگی زاڵی چی تیا نابێت یەکڕەگی زاڵی تیا نابێت باشە یەکڕەگی زاڵی تیا نابێت کەواتە بەزی و لێرە هەبوو یەکڕەگی زاڵ لێرە نابێت پەیوەندی نێوان باوان وەچەکان بۆ بەزی و یەکڕەگی زاڵ بەم جۆرێ و خاڵی چوارەمیش و کە باسێکات ئەڵێ وەچەکان ئەگەر یەکڕەگی زاڵ هەبوو ئەوە باوان بەزی و یان تیا نابێت باشە کەواتە ئەگەر هەبوو ئەوە نابێت بەو جۆرێ پەیوەندیەکە باشە کەواتە بە شێوازێکی گشتی ئەم 4 تێبینیە هەن هیوادارم سوودی لێ بینن و یعنی بنچینەیەکی زۆر زەڕور لە لەوانێ زۆر سادە بێ بەلاتانەوە یعنی بۆ بەشێک لە تەلەبەکان لەوانێ بڵێ یعنی شتێکی ئاسانە و لەوانێ گرنگێکی وای پێ نەدرێ بەڵام بەڕاستی زۆر گرنگە ئەم تێبینیانە چونکە بنچینێکی زۆر باشە بە تایبەت بۆ ئەو پرسیارانی کە تایبەتن بە جوتە دووڕەک بوون لێکدانی جوتە دووڕەک بوون وەکو ڕوونکردنەوەیەکیش بۆ ئەوانی کە حەزەکەن ڕوونکردنەوەی لەسەر بین کاتێک باوان بە نمونە ئەگەر پیتی ئاڕ بەکاربێنین کاتێک باوان با یەکێک لە باوان وەرگین ئار کەپیتەڵ ئەوەی کەیان بە ئار سمۆڵ بێت پاشە کەواتە ئەمە لە باوانە یەکڕەگی زاڵمان هەیە وەکو وتم ئەکرێ یەکێک بێ یان هەردووکیان بێ ئەکرێ هەردووکیان یەکڕەگی زاڵ بێ ئەشکرێ یەکێکیان وەکو ئەم نمونی کە نووسیمە لێرە کامیانە یەکێکیان یەکڕەگی زاڵە ئەوەیکیان یەکڕەگی بەزیوە باش ئەوەیکیان بەزیوە
لە ئەنجامە وەچەکان هەمیان چۆن دەرەچن ئاوا دەرەچن. ئایا ئەم وەچانە بەزیون؟ نە، زاڵێکی دووڕەگن، کەواتە ئەمە تێبینیەکەی. بۆچی؟ چونکە هەر یەک لە باوان ئەلی لێک ئێن، یعنی یەک پیت ئێن بە وەچەکە. باشە ئیتر لەوەی ئەم پیتە بێ، ئەم پیتە بێ، باشە بۆ باوانەکەی تریشە نەکری ئەمە بێ، ئەمە بێ. باشە کەواتە ئەمە تێبینیە گشتێکێ. بۆ خاڵی دووەمیش بە هەمان شێوە ئەگە هەر بە پیتی ئار بکەین، ئەمە ئەگەر یەکێک لە باوان ئار سمۆڵ بێ، ئەوەی کەیان بە نمونە بڵێین ئار کەپیتەڵ ئار سمۆڵ بێ. باشە ئەو کاتە تێبینیەکەین سایە پەنجایان. طبعاً چوارگۆشەی پۆنێتەکە بۆیە نایکەم، بۆی کاتمان بۆ بگەڕێتەوە ڕاستیەکەی، و هەر بۆشی زۆر درێژی نێمە بابەتەکە. زۆر باشە. کەواتە دیقەت بدەن، ئەمەمان بۆ دەچوە لە وەچەکانە کە یەک ڕەگی زاڵ نییە، دوو ڕەگی زاڵە، ئەمەشمان بۆ دەچوە کە بەزیوە. بۆیە دووبار یەک ڕەگی زاڵمان تیان نەبینی. کەواتە ئەگەر یەک ڕەگی بەزیو هەبوو لە باوانە، ئەمە باوانەکان نەبوون، ئەمە باوانەکانن. ئەوە لە وەچەکان چیمان نابێت؟ یەک ڕەگی زاڵمان نابێت، ئەم پیتەمان نابێت. و بە هەمان شێوە گەر لە وەچەکان بەجیومان هەبێت. بە نمونە ئەگەر پرسیارێکیان پێوتی وتیان ئەگەر لە ئەنجامی لێکدانی دوو ڕۆکی پۆڵکەیە یەکێک لە یان باڵێن وەچەکانی بەم جۆرە بوون، بە نمونە وتبووی 15 ڕۆک باڵێن، یان با بڵێن 150 بە نمونە ئەگەر بهێنینەوە بەم جۆرە بوون. ئار کەپیتەڵ بە لەسەر تێبینی سێم بنووسین ئار سمۆڵ ئار سمۆڵ. باشە چکاڵین ئەگەر بەزیو هەبوو 150 ئار سمۆڵ بوون بە نمونە. باشە کاتێڵین لە وەچەکانە، یعنی مەژنی هەموو وەچەکان، هەر ئەگەر لە وەچەکەیە بە ڕێژی 150 تەنانەت هەبێ بەسمانە. المهم هەبێت لە وەچەکانە بەزیومان هەبێت. ئەوە لە باوانە یەک ڕەگی زاڵ تیان نابێت. یعنی چی؟ یعنی بە هیچ شێوەیەک هیچ یەکێک لە باوانی یەک ڕەگی زاڵ نابێت. چونکە یەک ڕەگی زاڵی بۆ پیتی ئارەکە چۆنە؟ ئار کەپیتەڵ ئەوانیە. باش لە دوو باوانی شۆ نەهاتووە، بە ئەمە بسڕینەوە، لە دوو باوانەوە نەهاتووە، ئەمە باوانی یەکەم، ئەمە باوانی دووەم. باشە یعنی ئەبێ یەکێک لە باوانیان، هەردوو باوان ئار کەپیتەڵ بێ. ئەگەر تێبینیەکەمان هەڵە بێ وانە، بەس تێبینیەکەمان هەڵە نابێت یەک ڕەگی زاڵمان هەبێت. بۆچی؟ چونکە ئەم پیتیان بنونە لە باوانێکەوە هاتوو، ئیتر لەوەی لەمەوە هات بێ. باشە ئەمەوە لەوانەشە لەمەوە هات بێت، هەوای لەیەکێکی لەمانەوە لەمەوە هات بێ، لەمەوە هات بێ. ئەوەی کەشان باوانەکەی تریشان بە هەمان شێوە، بەڵام بە هیچ شێوەیەک لەمەوە نایەت. وانە لەیەکی لەم دوو پیتەوە، یان ئەمە ئەڕات ئێرە یان ئەمە ئەڕە، بەس ئەمە ئاری کەپیتەڵە، ئەمە وەچەکان ئار سمۆڵ دەرچوون. کەواتە بە هیچ شێوەیەک ئەمە غەڵەتە بێ و کاتە ئەمە بە هیچ شێوەیەک باوان ئەم ئار کەپیتەڵە نییە. پاشە هیوادارم تێبینیەکە زۆر وازح ڕوون بێ. ئەوەی کە نووسیمانە وازح ڕوونە، ئەمی کە ئێستایکەم تەنها وردەکاری، هیوادارم سەرتان لێ تێک نەدات. کەواتە ئەگەر بە هەر ڕێژەیەکی کەمیش بێ، باشە ئار سمۆڵ دەرچوو، بە هیچ شێوەیەک ئەمەمان نابێت لە باوانە، لە هیچ جێگێ لە باوانە ئەم دوانەمان نابێت بە هیچ جۆرێک. باشە ئەمەش تێبینی سێم. تێبینی چوارەم بە پێچانە. ئەگەر وتی لە ئەنجامی لێکدانی دوو ڕۆکی پۆڵکە، باشە وەچەکان زاڵ بوون، بە نمونە یەک ڕەگی زاڵ هەبوو. ئەگەر بەنمونە وتی لە سایە 25 بە نمونە، ئەوە باوان بەزیویان تیانابێت. کاتێڵین بەزیویان تیانابێ یعنی ها بەنە ئار سمۆڵ یعنی یەک ڕەگە بەزیوەکە. باشە باسیەوە ناکەین ئەلیلی بەزیویان نابێ، بەنە ئەمە ئەلیلێکی بەزیوە، نە، باسیەواکەین کە یعنی ئار سمۆڵ دەرناچێت. زۆر باشە.
ئەمە وەکو باسماکەگەرمە وەچەک باڵێن ڕێژی وەچەکان بێت ئەبێ لە چ باوانێکەوە هات باوانێک ئەم ئاڕیا بێبی باش نییە یعنی ئەبێ یەکێ لە باوان ئار کەپیتال بێت ئار کەپیتاڵێکی هەبێ هەبێ باوانەکەی تریش ئەبێ ئار کەپیتاڵێکی هەبی وانە ئیتر پیتەکەی تریان نازانین چییە وانە لەوانەیە سمۆڵ بێ لەوانەیە کەپیتاڵێکی تر بێ بەس ئەلموهیم نابێت ئەمەمان بۆ دەرچێت ئارسمۆڵ نابێ هەردوو باوان ئارسمۆڵ بن باشە نابێت هەردوو باوان بەم جۆرە بن ئارسمۆڵ دووبارەیە یەکەمەوە ئەکرێ باوان بەم جۆرە بێت ئەکرێ باوانێکی تیاە بەم جۆرە باشە بەڵام ناکری هەردووکی سمۆڵ بێ هاوکو لێرە باوانی یەکەم ئارسمۆڵ بێ و باوانی دووەمیش ئارسمۆڵ باشە یان تەنان یەکێکیشیان هەر نابێت چونکە ئەم ئار کەپیتاڵە ئەبێ یەکێکو لە باوانەوە بۆ هاتبێ وانە ئەم ئار کەپیتاڵە خۆ لە ئار سمۆڵەوە نادوە هەر لەبێ لە ئاری کەپیتاڵ هاتبێ کەواتە نابێت لە باوانە ئەمە باوانەکەمانە نابێت لە باڵین بەزیوی تیاابێ کە وتمان بەزی هیچی ئارسمۆڵ طبعاً پێشی کارکردنی پرسیارەکانی تایبەت بە جوتە دووڕەک بوون زۆر گرنگە بابەتێکی تر یعنی لە خەڵمانە بێ ئەیش باتی ڕێژەکانی باڵێن ڕێژەی ڕوخسار بابەت و ڕێژەی بۆ مابابەت ئەوانی تاکە دووڕەک بوون یعنی چونکە ئینشاءالله شیکارکردنی بەشێک لە پرسیارەکانی جوتە دووڕەک بوونمان بۆ ئاسانەکە زۆر باش ڕێژەی ڕوخسار بابەت مەسمە لە چیە یعنی مەسمە لە زاڵ و بەزیوە زۆر باش سێ باڵین ڕێژەمان هەیە 1 بە 0 1 بە 1 3 بە 1 باش ئەم ڕقم 1 و ڕقم دوانم مانای چیەن بە مانای ئەوەیەن 1 ڕەگ و 2 ڕەگ باشە ئەی ئەم زاڵ و بەزیوە ئەگەر لە لای ڕقم 1ەوە هیچمان نەنووسی بێ یعنی بە مانای 1 ڕەگەکە کرێ زاڵ بێیان بەزیو بێ هیچ فەرقی نیە بەڵام کە نووسیمان زاڵ لەلایەوە یعنی بەز 1 ڕەگی زاڵ یان لێرە نووسیمانە ئەکسا بۆنە لێرە نووسیمانە زاڵ ئەوە تەنها 1 ڕەگی زاڵە بێ لێرە بەزی و تەنها 1 ڕەگی بەزی و لێرە کە هیچمان نەنووسیوە یعنی زاڵ بێ بەزی بێ ئینشاءالله کێشەی نابێت زۆر باش لێکدانی نێوان 1 ڕەگ و 1 ڕەگ یاخود 1 ڕەگی زاڵ لەگەڵ 2 ڕەگە بۆ ڕێژەی ڕوخسارە بابەت 1 بە 0 دەرەچێت زۆر باش نمونەیەکمان هەیە لێرە ئەمە نمونەکەیە کە 1 ڕەگێکی زاڵ لە 2 ڕەگێ دراوە ئەمەتانی ئەم نمونەی ئێرەیە ئەگە دیقەت بین باگراوندەکە بە سوور کراوە یعنی ڕەنگی پشتەوە یعنی هەمویان زاڵن کەواتە ئەمە بە ڕێژەی 100% چییە زاڵ کەواتە ئەمە ڕێژەی 1 بە 0ەکەمان بۆ دەرچوو باشە ئەمە نمونەیەکە و مەرج نییە ئەم ڕقەمیەکە هەمیشە یا با بڵین نمونەکە هەمیشە زاڵ دەرچێت ئەکرێ بەزیوێک لە بەزیوێکی تر بدرێ ئەکرێ بەزیوێک لە بەزیوێکی تر بدرێ بۆ نە ئارسمۆڵ لە ئارسمۆڵ درێ هەردووکیان 1 ڕەگ نین بە هەر ڕێژەکە ئەمە دەرەچێتەوە مهم ڕێژەکەیە 1 بە 0 دەرەچێت ئیتر لێرە ئەم یەکەیان مەبەستمان لە بەزیوە یعنی 100% بەزیو دەرەچێت مەبەستەکەمان ئەوەی بە ئەم پرسەنتجە ئەم ڕێژەی سەدیە بە شێوەی ئینگلیزی بنووسین چونکە با بڵین ڕقەمەکانمان بە ئینگلیزیە کەواتە 100% چی دەرەچێت بەزیو دەرەچێت ئەکرێ نمونەی تریشمان هەیە ئەکرێ هەردووکیان 1 ڕەگی زاڵ بن باشە بۆیە یعنی زۆر تەبیعیە ڕێژەکە هەر ئەوەی خۆی دەرەچێتەوە بەڵام ئیتر 100% بەزیو دەرەچێنە لێرەیە 100% زاڵ دەرەچێت باشە بۆیە یعنی گرنگ ڕێژەکەیە گرنگ چییە؟ گرنگ ڕێژەکەیە زۆر باشە بە ئەمانە سڕینەوە بۆی زۆر سەرتانە تێک نەچێ زۆر باش دواتر با بڵین ڕێژەیەکی ترمان هەیە ئەویش چییە؟ 1 بە 1
ئەگەر لە ئەنجامی لێکدانی چیەوە دروستە بێت لە ئەنجامی لێکدانی یەکڕەگی بەزی و نەک ساڵ باشە بەزی و لە چی لە دووڕەک ئەمەش نمونونەکەیەتی ڕێژی یەک بێکمەوە دەچێت یعنی 50 بە 50 150 150 یعنی 150 زاڵ 150 بەزی و باش ئەگەر یعنی ببین لێرە دووڕەکە لەگەڵ یەکڕەگی بەزی و دووبارە ئەڵێمەوە بەزی و ئەگەر ببینن 150 سوور یعنی 150 زاڵ دووبارە ئەم ڕێژی سەدیە با بە هەڵە نەنووسین زاڵ بەزی و یەک بە یەک دەرەچێت ئاگادار بین سەرمانێت یەک نەچێت ئەم نمونەیان بۆ ئایرێ کەواتە یەک بێک ڕێژی سێمیشان چییە؟ سێ بە یەک لە ئەنجامی چیەوە دروستە بێ؟ دووڕەک لە دووڕەک بەڵام لێرێ ئەم سێیان چییە؟ ئەم سێیان زاڵەکەیە ئەمەیان بەزیوە نمونەش ئەمە نمونە دووڕەک لە دووڕەک تەماشا بکەن 175 یان سێ دانەیان لە چواردانەکە زاڵە کەواتە 175 زاڵ 125 بەزی و ئەمەش ڕێژی سێبێک کەواتە ئەم ڕێژانە زۆر گرنگن ئێوە ئەوی لەسەرتانە ئەمە نێ بیزانیانی یعنی تەنها ئەمە نەبزانن ئیتر یعنی ئەوی کە کردمانە لێرەیە ئەمەی ئێرە ئەم بەشیان بەشی دەسەر چەپیان ئەو بۆ ڕوونکردنەوەی زیاتری خۆتانە بۆ سەلماندنی بابەتەکەی گەرنا ئەمە لێتان داوا کراوە کە بیزانن وەکو تێبینی تاکو انشاءڵا بەسەریعی وەڵامی پرسیارەکان ئێنەوە یعنی انشاءڵا بەسەریعی وەڵامی پرسیارەکان ئێنەوە بەکارهێنانی ئەم تێبینیانە زۆر باش ڕێژی بۆ ماوە بابەت مەسمانە چیە بۆ ماوە بابەت مەسمان لە یەکڕەگە لەگەڵ دووڕەک ئیتر یەکڕەگیش دوو نەوعی هەیە یەکڕەگی زاڵمان هەیە و بەزیومان هەیە و بۆ ماوە بابەت زیاتر پەیوەندی بە پیتەکانەوە هەیە ها یەکڕەگی زاڵ یعنی هەردووکی دوو پیتی کەپیتاڵ ئەمەیان دوو پیتی سمۆڵ ئەمەشیان پیتێ کەپیتاڵ و پیتێ سمۆڵ دووڕەک زۆر باش ئەگەر تەمان ڕێژەکان هەر یەک بە سفری تیە هەر یەک بەیەکی تیە بەڵام یەک دوو یەکی تیە یەک دوو یەکی تیە کاتە ئەمەیان لەوەی ڕوخساربات سێ بێ و بەڵام لێرانە یەک دوو یەک ئەوە جیازەکەیان لە ڕووی ژمارەکان زۆر باش ئەگەر یەکڕەک لە یەکڕەک درا یەکسەر یەک بە سفر بەڵام لە ڕێژەی ڕوخسارە بابەت یەکڕەگی زاڵ لەگەڵ دووڕەگیشە هەماو بەس لێرانە یەکڕەک یەکڕەک و یەک بە سفر نمونونەکەی لەکوێیە نمونونەکەی لێرەیە بۆی زۆر ڤیدۆکە درێژ نەکەین و وازەحە لێکدانەکە کە یەکڕەگێکی زاڵ لە یەکڕەگێکی بەزیو دراوە یەکڕەک لە یەکڕەک چی دەرچووە؟ هەمووی بە سەڵس ئاماژەمان پێکردووە هەمووی یەک بۆ ماوە بابەت دەرچوو سا لێرەیە هەمووی یەک ڕوخسارە بابەت دەرچوو ئەگەر تێبینی کەم پیتەکانیان فەرقیان هەیە بەڵام هەمویان زاڵ بوون بەڵام لێرەیە پیتەکانمان بەلاوە گرنگە هەمویان یەک نوع پیت کاتە 100% با بڵین 100% یەک نوع پیت بوو سەبارەت بە با بڵێم ڕێژی دووەمێنێک بەیەک دووڕەک لە یەکڕەک ئیتر گرنگ نییە بەزیوە زاڵە گرنگەوەیە دووڕەک لە یەکڕەک بێ تەماشای ئەم نمونەیەکەن لێرەیە کە یەکڕێکی زاڵمانێ ترەکرێ یەکڕێکی بەزیویش بێ لێکدان کرێ لەگەڵ دووڕەکێکە تەماشا بکەن 150یان یەکڕێکی زاڵ 150کەی تریان چی دووڕەک دەچوو ئەگەر بیکی بە بەزی و بەم جۆری لێ ئاواهی یعنی ئەو کاتە هەر دووبارە 150 یەکڕێکی بەزی و دەرەچێ 150 دووڕەک دەرەچێت کاتە یەک بە یەک دەرەچێت کاتی لێکدانی نێوان دووڕەکە کرێ ڕێژی بۆ ماباتەکە یەک دوو یەک باشە یەک دوو یەک تەماشاکان ڕەنگەکان فەرقیان هەیە 125 یەکڕەگی زاڵ 150 دووڕەک 125 یەکڕەگی بەزیو ئەمەش ڕێژی یەک دوو یەک باشە وە پێم خۆشە ئاگاداری یەک ڕێژی یەک بۆ یەک بن ئەوە زۆر گرنگە لەوانێت لە دووڕەکە ڕێژی یەک چوار یەکەکە یەک هەبێ
لەوانەیە تا ڕادێک ئینشاڵڵا ئیسفادی لێکین بۆ مەسەلەیە بۆ ئەگەر ئاوە ڕێژەی یەک بۆ یەکە هەبوو لەوانەیە خیاڵمان بۆ ئەمەیان بچێت تا ڕادێک یعنی لێکدانی یەک ڕێگەیەک لەگەڵ دوو ڕێگەکە بەڵام بە ئاڵۆزی نەکەین بابەتەکە ئەوەشی کە ئێستا و دیشمان ئەتوان هەل بۆ ئێستا زۆر بیری لێ نەکەن و لە خەیاڵی خۆتان دەریکەن هەتا کاتی خۆی ئینشاڵڵا کە پرسیارەکان هەلەکەین زیاتر بابەتەکانتان بۆ دەرەکەوێت ئەمەش یعنی پێم خۆش بوو پێش شیکاکنی پرسیارەکان باس بکرێن.